بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستا عەبدولەتیفی مەدخەلی لەم چەند ڕۆژانەی ڕابردووە لە چاوپێکەوتنەکەیە لە کەناڵی NRT چەند شتێکی باس کرد کە ئەگەڕێتەوە بە ساڵانی 1991. حەزەکەم بیرخستنەوەیەکی باشی بۆ بکەم، چونکە بە گومان باشی خۆمەوە ئەزانم کەوتۆتە وەهمەوە. وەهمیش ئەوەیە کە وەکوەم خاتو عایشە ڕەزای خوای لێبێ پرسیارێکیان لێ کرد، وتیان ئیبن مەسعود وا ئەڵێ ئەی ئەو درۆی کردووە؟ فەرمووی نا، تەوەهم، یعنی کەوتۆتە وەهمەوە. وەهم ئەوەیە کە شاشەی مێشکەی هێنێتەوە پێشەوە بە شێوەیەکی تر نیشانیەدا لەگەڵ هەندێشتی ناواقعی تێکەڵیەکە بن. ئەو بە درۆی نابێ، بەڵام ئاوای لێ تێگەیشتوتەوە، یان شێوەکەی ئاوا هاتۆتەوە یادیان ئاوا بیری کەوتۆتەوە، ئاوا ئەزانێ. چونکە ئەشە دوو چوارگۆشە وا بزانی بە قەدەریەکن، بەس کە بە یەکیان ئەگری سەیرەکەی زاویەکانیان کورتترن، یەکیان لە یەکیان مقدارێک بچووکترە. و هەروەها ئەو دیمەنانەی تر کە پێیان ئەڵێن خداع البەسەر، ئەمە خۆی پێوترێ وەهم. بەڵام شتێکی سەیرە کە ئینسان درۆیەک بکە لە هەموو کەسێک، بۆ هەموو کەسێک شتێکی ناشرینە. بۆ مسلمان ناشرینترە، بۆ کەسانی داعی و ئەهلی دین و پێشەوایان شتێکی زۆر گەورەتر. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی الرائد لا یەکذب ئەهلەه، ئەو کەسەی پێشڕەوە سەرکردەیە فەرماندەیە درۆ لەگەڵ قەومی خۆی ناکە. و من پێم وایە قسەکانی مامۆستا عەبدولەتیف وەهمیان تیابوو لە تاریخەکەیە، وەهمیان تیابوو لە دەربڕینیان لە باسکردنەوەی ئەو شتەی کە ڕوویداوە، چەواشەکاریەکی تایە لە باسی تەوحیدی حاکمیەتیەکەیە، درۆیەکی تایە کە هەندێک شت ڕووی نەداوە ئەو باسی کردوونەتەوە. لەبەرەوە پێم وایە وەهمیش بوو، چەواشەکاریش بوو، درۆکردنیش بوو. ئەو باس لە کتێبێکەکە کە ئەڵێ مامۆستا کرێکارمان کە بینی پێشکەشکارەکەڵێن لە ئەواخیری هەشتاکانە بوو، مامۆستا ئەڵێ لە 91 جا بۆ ئەوی باش بیری بخەمەوە، لە 4/6/1991 و لە 4 قوڕنە. ئەفەرمێ هاتم بۆ لای، من نەچووم بۆ لای. ئەو کاتە ئەو مامۆستای زمانی عەرەبی بوو لە سانەوی 4 قوڕنە. تەنانەت باسی ئەوەی بۆ کردم، باسی مەکتەبەکەم لێ پرسی، وتی وەڵام من دەرس بۆ نمونە لە پۆلی پێنجەم ئافرەتەکان ئەکسەرەن هەمووی محەجەبەن، یەکێکیان نەبێ. کردم بەگاڵتەوتم ئەوە خۆی لە شەڕە عادەتەن ئەو کەسەی بیکەیسەکەی پێڵەن تۆ تەقە بکە تا ئێمە دەرەچین، ئاخر کەس ئەو دەرەچێ. وتم ئەوە بیکەیسەکەی یەکێتی و پارتی هەڵگرتووە، هی ئەلمانیەکانی هەڵگرتووە، کات هەروامانەوت. پاشان ئەوەی کە ئەو باسیەکەو کە ئەفەرمێ ئاوە بە لە پی دەست ئیشارەتەکاڵێک کوڕاسەیەک نامەیەکی ئەوەندەی دامەجا پەنجەشی ئەلێرەیەدا هەنێ بۆی ئاستی پەنجەکان دەرکەون چەند سانتیمەترێک. ئەوە قەدەری خوای پەروەردگار و سپاس بۆ خوای گەورە، هەر ئەو لەتفی لەگەڵ عەبدەکانی هەیە. ئەمە ئەو کتێبەیە کە ئەو کاتی خۆی پێی وتووە، ئەوەی کە ئەو باسیەکە. ئەمە 230 لاپەڕەیە. جا ئەمە فۆتۆکۆپیکراوی کوردستانە و هەرهی ئەو زەمانە سوبحان الله ماوە لە لام، و لەم ڕۆژانەشە کە ئەو باسی کردەوە لەو جەناحێکی کتێبخانەکەی خۆما کە کتێبی بچووکیتیان یا کۆپیکراویتیان گەڕام، سوبحان الله ئەمە لە سەری سەرەوە بوو، ئاواش دانەنرابوو، ئاوا دانرابوو لە سەری سەرەوە. ئەمە زۆر ئاسان کەوتەوە بەردەست. دوایی جوابی ئەوەیە دەمەوە کە ئەمە ئەوە نییە کە ئەو باسی کردو. ئەگەر دووشت هەیە لەم بینە، ئەگەر مەبەستی ئەم کتێبە بێ کە ئەڵێ میثاق العمل الئیسلامی، دوای ئەڵێ میثاق الجەماعة الئیسلامیە، ئەمە باسی حاکمیەتی هیچ تیانە کە ئەڵێ تەوحید الحاکمیە، بە هیچ نەوعێک ئەمەی تیانی. ئەگەر باس لەوەشەکە کە ئێمە ئەو زەمانە جەماعەی ئیسلامی بوون و خۆمان منهەج جەماعەی ئیسلامیەکەمان هەبوو،
ئەو بە تەوحید و ئانە دەست پێ ناکە کە ئەوڵێ باسی ڕبوبیەت و ئولوهیەت و ئەسما و صفات و ئەنجا باسی تەوحیدی حاکمیەت وتم هذا فراق بینی وبینک بەخوا قەسەم شتی وا ڕووی نەدا. بەڵام زۆر سەیرە کە تۆ حادیسەیەکە جێڕیتەوە من زیندوم تەکنۆلۆژیاش لەبەردەستمانە برا خۆمە بیرەکەی ابن تەیمیەش بۆ وایە منی تیابوومە هەرم توانی لەگەڵ تەلەبەکان لەسەر حەقیقەتەکە ڕوونکەم نابوو ئەوەندە خۆت پێ بە معجیبانە ئەوەندە باسی لەم شتە بکەیتەوە. اینجا لە مەسەلەی تەوحیدی حاکمیەتەکەشا پێشکەشکارەکە پێی سەیرە کە ئەڵێ یعنی جەنابتان لەگەڵ مەلاکرێکار خۆشت هەرەڵی تۆ مەلاکرێکار تو خۆشت زۆر باش دەزانی کە ئەوەی بە مناڵێ مەلاکرێکار ئەوە هەر لە تەقلیدی جەلال تاڵەبانی واڵێ ئەوە بۆ کەمکردنەوەی شەئنی ئینسانە. من شانازی پێوەکەم مەلابم لە زمانێکە کە گاڵتیان بە مەلا دێ خەڵک لە سلێمانی مەلاکان نەیانێرا جبۆ حەمامە لەبەرکن من بەم جبۆ حەمامەیە و چوومە پەرلەمانی نەرویج بەردەمی پەرلەمانی نەرویجی بۆی بۆ هەمووشیان بسەلمێنم کە لەم زمانی زەخت و تین و فشاری کوفری کوردایەتیە ئێمە پارێزگاری لە جبۆ حەمامە کەشمانەکەین چ جای لە ئیسلامەکە خۆی. ئەنجا کە جەناب دەڵێت تۆ هی مەلاکرێکار شتێکی زۆر سەیریشە کە ئێماڵێنەوە دکتۆر عەبدولەتیف مامۆستا عەبدولەتیف وای فەرموو وای کردوا چوو باش. لەمەشە کە باز لە مێژوەکە ئەکەیت و باز لەوەکەی کە لەگەڵ مامۆستا کاک دڵشاد چوین بۆ لای ئەمانە هەمووی دوایی جواب بدەمەوە چونکەوەی سە نەهاتوومەتە سەرباسی ئەمە کە ئەڵێ چوین و پێمان هەڵوەشاندو جا بۆی ئەم عەزیزانە و بینەرانی بەڕێزیش بزانن بۆ مێژوش بیڵێین ئێمە جەماعەیەکی ئیسلامی سەربەخۆ بووین ئێمە وەکو حیزب بووین منهەجمان هەبوو ئەمیرێک و 14 شورامان هەبوو ئێمە چۆن بە قسەی یەکێکی ئاوا حیزبێک هەڵەوەشێنینەوە. باشە خۆ مامۆستا عەلی باپیر وەختێک کە ئەو هات بۆ دیانە بۆ لامان لە خەلیفانیش نەبووین جا تۆ سەیری ئەم چاواشەکاری لە زەمان چاواشەکاری لە مەکان چاواشەکاری لە مادەی بەحث کە هەر سێکیان تۆ بۆیە دکتۆرا وەرگرت و بزانی کە هەموو شتێکە بێ حساب بۆ زەمان و مەکان و مادەی بەحثەکەی بکەیتەوە. شتێکی زۆر سەیرە کە هەمووی تێکەڵ و پێکەڵ کردو بە عەمدەنیش چونکە ئەگەر شتێکی تاریخی ئێستا من ئەڵێم 4/6/1991 بوو بڵێم 5/6 4/7 بوو ئەمانە ڕێیان تێ چێ چونکە هاوین بووە دوای مە لەسەر سەکۆی مزگەوتێک لە سەر حەوزەکەی مزگەوتەکەش دانیشت بووین هاتوشمەتە تەڵێن ماڵیان ماڵێکی بەڕێز و محتەرەمن خوا ماڵیان ئاوادانکە. بە هەر حاڵ ئەنجا کە باس لەوەژەکەیتەوە کە ئێوە بوون بە سەبەبی هەڵوەشانەوەی جەماعەتەکە ئەڵێ ئێمە پێمان هەڵوەشانە یەکوڕی باوکم تۆ کاتار مامۆستایەکی عەرەبی وەڵای عەزیزانی من هەندێک لەو برا عەزیزانەی کە بە منیان وتیان مامۆستا عەبدولەتیفیش باشە لەگەڵمانە بێت چونکە وردە فێری چەکداریەکەشە بێ وەشتوانێ وەکو حیمایەش لەگەڵمان بێت چونکە عەیبەش نەبوو ئەو کاتە من پێم شەرمە تەڵان بڵێم حیمایەکانی من ئەو کاتە 7 کەس بوون 5 جامیعەیان تەواو کردو دوای خۆم شەوێک خەبەرم بۆ سەیرەکەمەوانە حرەسن وتم برا بەڕێزەکەم لە هیچ وڵاتی ڕووی نەداوە خەڵک خریجی جامیعە و حرەسی یەکێکی تر حرەسیاتەکەی هەمووتان بەقەدر کاک سەییدی ئامۆزا خوای گەورە بە شەهید وەری گرتبێ بە قووەتر نابێ ئەو بە خۆ نەخوێنەواریشە بەڵام هەر لە سەرەتاوە لەگەڵ سۆشیالیستا هێناوی و شەڕەکانی یەکێتی ونجاهی بزوتنەوەی ئیسلامیەوەمان هەمووی چاوکراوەیە وریایە و شەڕەکانی هەمووی دیوە ئەو باشترێش دەتوانێت حرەسیاتەکە بگرێت. بە هەر حاڵ دوو برایتری سەلەفی هەر لە ناوچەی ئەوان لە ڕانیە ئەوانش هاتن وتیان وەڵا شتێکی زۆر باشە کە مامۆستا عەبدولەتیفیش ئەگەر لەگەڵمان بێ ئاوا بکەوینە ڕێ شتێکی زۆر باش. ئێمە ئەو کاتە بۆ ئەوەی بیرت بخەمەوە ئێمە ئەو کاتە نەچوو بووین بۆ دیانە و نە بۆ هیچ شوێنێکی تر هێشتا بەڕێوە بووین. بە هەر حاڵ ئەوانەی ئینشاءڵڵا هەمووی دوایی جواب بدەمەوە. من بەڕاستی نەمەویست جوابی بدەمەوە چونکە لە جاری پێشوو کە هجوومەکە کرایە سەر کەرکووک هجوومی تەنزیمی دەولە ئەو هاتوو بیلا مناسبە یان بە پرسیارێک کە مەریوانێک لە کفریەوە لێی ئەپرسێ بێ بڵێن وایە تەبع مەریوان لە کفریەوە لێی ئەپرسێ لە ڕێی چیە بەرامبەر بە قسەکانی مەلاکرێکار جا دوایی مامۆستا عەبدولەتیف جوابی ئەوە داتەوە بەڵام زۆر سەیرە بە 11 دقە و نیو 11 دقە و 37 ثانیە وەڵامەداتەوە تەمان بۆی بەڕێزیشتان بزانم من قسەکانیم هەمووی نووسیوەتەوە خۆشم نووسیومەتەوە بۆی کەسیش پێم نەڵێتەوە 5 جاریش جۆم لێ گرتوتەوە
کردومە ئێستا بە 34 نقطەوە کە وەڵامی هەموو نقطەکانی تیا ئەدەمە چونکە چاواشەکاریە کە ڕۆژانی تری بە دوادا دێ ئەو کە کەوتووە ئێوە بە ناوی ئێمە و بە پشتی ئێمە هەستێتەوە سەر پێ ئەبێ بزانی تۆ کەوتووی لە ڕووی عەقیدەوە ئەجینا مامۆستا عەبدولکەریمێکی سەلەفی وەکو خۆت ڕێگات لێ ناگرێت بچی بۆ تەعزیەک کە مافی مسلمانە لەسەر مسلمان تۆ لە ڕووی عەقیدەوە کەوتووی اینجا لە ڕووی فکر و سیاسەتەوە کەوتووی تۆ مەسعود بەرزانی بە وەلی ئەمرە زانی لە زەمانێکە ئەڵێی وەلی ئەمرە کە کورد پێی وایە وەلی ئەمر نەماوە ئەسڵن نەک وەلی ئەمر کوردە سیاسیەکان خاوەن فکرەکان خاوەن ڕێکخراوە جەماوەریەکان ڕێکخراوە مەدەنیەکان پێیان وایە بە پێی قانونەکەی خۆی کە ئیمزای کردووە ڕێئاسەتی نەماوە شەرعەتی نەماوە ئەچی تۆڵێ وەلی ئەمرە ئەمە غەریب نییە بۆ یەکێک کابرایەکی تر ئەڵێ خۆ لە بەریتانیا وەلی ئەمری مسلمانەکان نەرە کەسێک کە حاکمە لەوێ ئێدەی مژدەتان لێبێکەوە بوو هەرچەنە مژدەشتی واش ناوترێکەوە بۆ دۆناڵد ترامپیش بوو بە وەلی ئەمری مسلمانانی 3 ملیۆن مسلمانی ئەمریکا بۆتینی ژەبێ بڵێن وەڵاوەژ وەلی ئەمری 20 ملیۆن مسلمانی ترە لە رووسیا برامە چۆن ئەمە تەعریفانەوە ئاکرێ کەوا بوو تۆ لە ناحەی عەقیدەکەش کەوتووی لە ناحەی فکر و سیاسەتیش کەوتووی لە ناحەی ئەخلاقیش زۆر باشتر کەوتووی ئەبێت تۆ ئەوە زۆر باش بزانی ئەو سنوورە نەپارێزی من باسی سنوورێکی ترەکەم و ئەمەش ئەم جملەی ئەخیر کە ئەڵەم باسی سنوورێکی ترەکەمەوە منیش و تۆش و سیانی تریژەی زانی بۆی وانەزانی تۆ زۆر پاچی وانەزانی پێشەوایەکی زۆر ڕاست بووی وانەزانی ئێستا کە خطوتی مەدخەلیەکانی ترت هەمووی تەوزیع کردوون و هەمووی بەسەبەبی تۆ هەمووی دابەشبوون و دابڕبوون و داعوەکەش هاتەوە دواوە عەلە لەقەل لایەنی عەقیدەکە هەمومان پێکەوە بووین لایەنی عیبادەتەکان و تەوحیدی عیبادەت پێکەوە بووین تۆ زەربەکەت لە هەموویان داوە زەربەت لە خێزانت داوە زەربەت لە خێزانە پێشوونیەکانت داوە زەربەت لە ئافرەتەکەی دوایی هەرداوە ئەلا کولی نەو قەزێ ئەخلاقیانە من نایەمەوە سەری بەڵام هەتای گەینیتە ئەو ڕۆژەی کە ئەوەی بن بەڕا هەڵەدەمەوە زیاد لەوەی کە خەڵکی ترێزانێ زیاد لەو قەزەی لەسەرم ئافرەتەش لێت قەومە بەڵام باز لە ماکەمەوە ئێستا ئەڵێم ئەم پیاوە 11 دقیقە و 37 سانیە قسەی کردووە بەڵام زۆر سەیرە 13 جار ئەڵێ تۆ ئەڵێ کوردی مرتد وەڵاهی عەزیزانی من ئەم لە سەرەتاوە کە ئەڵێم من بیستم کە ئەڵێ کوردە مرتدەکان جارە چونکە دکتۆراشی وەرگرتو ئەم قسەی نە لە شەرعە نە لە دکتۆرانامەکەی خۆیە یعنی لە باسی دکتۆرایە نە لە بەحسی عیلمی هەشتیوە ناقبوڵ ناکرێت بیستم چییە جارە ئێمە لە ئیسلام ئەڵێن حەدەثەنا فلان عن فلان عن فلان بە سەنەدەوەیڵێن ئەم فلانی عن فلانەش هەمووی هەبێ 4 صیفەتیان تیا بێ عەدل و زەبت و هەمووی جێمتمانەش بن عدول بن ئەجنا ڕیوایەتەکان زەعیفە بن هەر نەناسراوێکی تیا بێ ڕیوایەتەکە زەعیفە بێ ئێتۆڵێ بیستم قەزەیەکی وە بیستوتە و لەسەری کەڵەکە ئەکەی ئێ باشە نابێ بگەڕێیتەوە سەر شریتەکە شریتەکە قسەکانی من تەسجیل کراون و بڵاو کراونەتەوە ئەنجا مەریوانیش جۆی لێ بووە 13 جار ئەڵێ تۆ ئەڵێ کوردە مرتەدەکان دوای لەوەش سەیرتر ئەڵێ کوردستانت پێ کافرە میسرت پێ کافرە ئەردەنت پێ کافرە شتێکی زۆر سەیرە کوردستان و میسر و ئوردن وڵاتن حکمی شەرع دەربارەی وڵات دووە یا دارالئیسلامە یا دارالکوفرە بە کوردستان کە وڵاتە پێی ناوترێ کافرە ئەڵێن دارالکوفرە یا دارالئیسلامە و منیش دەمێکە وتومە کە کوردستان دارالکوفرە ئەمما ئەوەی کە تۆ بڵێ وتوتە کوردە مرتەدەکان و کوردت هەمووی بە مرتەددانە ئەمە شتێکی بەڕاستی زۆر غەریبە جا سەیری کەن عەزیزم ئەو چی ئەڵێ لە سەرەتا ئەڵێ من بیستم کە ئەڵێ کوردە مرتەدەکان ئەمە یەک دووهەم ئەڵێ ئەمە تاوانێکی گەورەیە تۆ بڵێ کوردە مرتەدەکان سێم ئەڵێ کە کوردت بە مرتەددانە چوارەم ئەڵێ ئێستا تۆ دێ ئەڵێ کوردی مرتد پێنجەم ئەڵێ کوردستانت پێ کافرە شەشەم ئەڵێ ئێستا تۆ بڵێ کوردە مرتەدەکان دوای ئەوەڵێ کورد بە مرتد بزانی جا هەشتەم ئەڵێ جا کورد مرتد و تۆ دیفاع لە داعشەکەیت و مناسەڕیان بە واجبەزانی لە نۆیەمە ئەڵێ پاڵپشت بە چ بەڵگەیەکی قورئان و حەدیث تۆ کوردت بە مرتەد داناوە لە دەیەمە ئەڵێ
ئەگەر ئەم کوردەی حکومت بەسەردادان ئەگەر مرتد نەبن تاوانی یەک بە یەکیان لەسەر تۆیە. لە 12 ئەڵێ ئەی چۆن ئێستا ئەو هەموو میلەتە کوردە بەو هەموو پێشمەریە بە مرتد دەزانی یا بە مرتدت داناوە. 13 ئەڵێ کوردی مرتد بزانە لەبری هەر یەکێکیان ئەو تاوانە بۆ خۆ دەگەڕێتەوە و هەروەها. جا سەیری کەن برا بەڕێزەکانم، من کە گوێم لێگرتەوە 13 جاریش ئەڵێ مرتد، پێم شتێکی زۆر گەورە بوو، چونکە من قەت شتی وام نەوتووە، من بە هیچ قەومێکیشم هەر نەوتووە، چونکە تۆ ناتوانی بە کۆمەڵ حکمی کەسێک بدەی حکمی یەک کەس. مرتد حکمی یەک کەسە، ئەبێ طائفە بن مناصرەی ئەهلی کوفر بکەن، ئەنجا پێوتر طائفە المرتدە، وەکو ئەوانەی کە تەئیدی مسەیلەمەی کوڕی کەذابیان کرد لە بانگەکەشیانە ئەیانوە ئەشهەدو ئەنە مسەیلەمە ڕەسوول الله. بۆیە سەیدنا ئەبوو بەکر کە بە مرتدی حسابکردن سەحابەکان لەسەری ئیجماعیان بۆ دروست بوو کە بڵێ جائیزە و شەڕی ئەمان لە پێشترەوە لە شەڕی ڕۆم و فارس. ئەو کاتە پێوترە طائفەی مرتدە، بەڵام ئەم طائفەی مرتدە ئاحادیشیان بگری تەئیدی مسەیلەمەی کەذابیان کرد. لەبەرەوەی ئێمە ناتوانین بڵێن کورد مرتدن. ئەنجا سەیری کە من گەڕامەوە سەر عیبارەتەکانی خۆم، سەیرەکە من ئەڵێم مرتدە کوردەکانی سووریا بن یا تورکیا بن یان هی عێراق. عیبارەتەکە زۆر واضحە. مرتدە کوردەکانی سووریا بن، ناڵێم کوردی مرتدی سووریا، ئەڵێم مرتدە کوردەکان. مرتدەکان پۆلێکن لە کوردی سووریا، کەوابوو مرتدەکانی پۆلێکن لە کوردی عێراق، مرتدەکان پۆلێکیشن لە هەڵبەتە مرتدی کورد دەڵێن، مرتدی کوردیش پۆلێکن لە کوردی باشوور کە ئەڵێم هی تورکیا. تۆ نابوو بێ ئەم تەعمیمە هەمووی بکەی. ئەگەر گوێ لێ نەگرتو زۆر شتێکی عیبەیە، زۆر نوقسانیە، زۆر بوهتانێکی گەورەیە کە تۆ درۆیەک کرابێ و بیژێڕیتەوە سەر لە نێڕەواجی پێ بدەیت. ئەنجا بە عەمدەنیش باز لە کەرکووکە کە وەختەکەش حەساسە، ئەڵێ دوێنێ کە داعش ئەو هجوومیان کردوتە سەر کەرکووک و 70-80 کەسیان کوشتووە، ئەنجا نوێژ نەکراوە، جەماعەت نەکراوە و نازانم چی لەمانە. بە هەر حاڵەوانە هەمووی کاتی خۆی ڕەدت لێ دەمەوە بە پشتیوانی خۆی گەورە. بەڵام ئێستا ویستم بەس بەهۆی دڵنیات کەمەوە لەوەی کە ئەمە دووەم جارە ئەکەویتە سەر ئەم مناقەشەیە. ئەگەر خۆشت بە عالم ئەزانی، خۆشت پێ وایە تەوحیدی حاکمیەت هەڵەیە، فەرموو کوێن دیاریەکەی با مناقەشەیەکی لەسەر بکە. لە هەر شوێنێک پێت چاکە، لە کەناڵی تەلەڤیزیۆنەوە، بە سکایپڵێ، لە فەیسبووکەڵێ، لە هەر ژوورێکی دەردەشە و پاڵتۆکەڵێ، یا بە هەر شێوێک بە تەلەفۆن هەڵێ کە کرێ سەر ڕەبتەکرێن بە یەکەوە عادەتەن، بە هەر شێوێکیش بێ مناقەشەی ئەوانت دەکەمەوە و وەڵامیشت دەدەمەوە، چونکە ئەمە مەسەلەی تەوحیدی حاکمیەتەکە شتێکی زۆر گەورەیە. کابراوا بزانێ مەلیکە ئێلیزابێت وەلی ئەمری موسڵمانانە لە بەریتانیا. ئەمە گومڕابوونێکی زۆر گەورەیە. ئەڵێ ئەی یعنی کار بەدەست، ئاخر غەشیم خۆیمە لێمان نەپرسیوی وەلی ئەمر لە ڕووی زمانەوانیەوە یعنی چی؟ وەلی یعنی خاوەن و ئەمریش یعنی دەسەڵات. تۆ پێمان بڵێ خاوەنی دەسەڵات. ئێمەڵین وەلی ئەمری موسڵمانان کە بەیعەتی ئەدرێتێ. دکتۆر عەبدولەتیف کە